ناحیەی هەریرە لە سنووری قەزای شەقلاوە ماوەی 2 ساڵە لە ناحیەی هەریر زۆرترین ڕووداوی تەقەکردن و کوشتن تۆمار دەکرێت. بە قسەی دانیشتوانەکەی بێت زۆرینەی خەڵکی ئەو ناحیەیە خاوەنی چەکی خۆیەتی و زۆر بەشیان چەکی بێمۆڵەتی هەیە. نارێ شەیتان پە نەحلت بین خڕ دێتەدا لەسەر چ؟ مامواحید یەکێکە لەو هاوڵاتیانەی لە ڕووداوەکانی ڕابردوو ژمارەیەک کەسی تیادا کوژراون. داواکارە حکوومەت بەردەوام بێ لە داماڵینی چاک بە تایبەتی لە ناحیەی هەریر. هەموو شەوێ هەموو ڕۆژێ گوێ بیستم داخۆکەنجی دەنگا تاقیتی لە حەریری لە خۆوەڕز بوو هەر ئەو هاکەی وەڵا فران کەسە و فران کەسە کوژان لەسەر چ؟ سێو یان ژنە و یان مندارە و کوڕە بابە بە دەهڕون بەم کۆمەڵایەتی شیشەکەی پێک بین و خەلاسکەن لە ناو بەنسیە دیسا ئەو داواکاریشم لە حکوومەتی هەرێم هەیە ئەو سیلاحی داماری لە ناو لە هەموو زێش ئەوی پێشمەرگەیە با سیلاحی خۆنێنی تۆ لە کۆگای دانێ ئەوی ئاسایشە لە دەوامی خەلاس باش فەنگ و دەوانزەی خۆنێنی تۆ لە ئاسایش لە مەخزەنێ دانێ. دانیشتوانی ناحیەی هەریر داواکارن حکوومەت بڕیارەکەی بۆ داماڵینی چەک لە هەریر بە زوویی کاری لەسەر بکرێت تەنانەت ئەوانەی لە هێزە ئەمنیەکان و پێشمەرگان ڕێگایان پێ نەدرێت چەکەکانیان بێننەوە ماڵەوە بۆ ئەوەی چیتر خەڵک نەبێتە قوربانی. خەڵک ڕۆژانە لێرا کوژرێن ڕۆژی پاشتر هەر 2 سەعات پاشەوە ژیان ئاساییە بیت و لێران تاقریباً بە ئاسایی وەرەنگرت. لە بڕیارەش حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ قەدەغەکردنی چەک لێرە جێبەجێ ناکرێت پێویستە لە هەریر زیاتر لە هەر شوێنێش کە جێبەجێ بکرێت ئەوەش لەبەرەوەی ئەو ڕووداوە کوشتانە یەکێک لە هۆکارەکانی کرد کەم تەرخەمی دەستگا ئەمنیەکانە دەستگا ئەمنیەکانش لەبەرەوەی خەرکە منتیقەی عەشایریە ئەو خەڵکێکە لە دەستگا ئەمنیەکانن هەمووی خزم و دۆست و ڕەفیقی ئەو کەسانەی دیکەنە ناتوانن خۆیان تووشی کێشەی کۆمەڵایەتی بکەن لۆیە زەرورە هێزەکی دیکە ئەمنی لە دەرەوەی شاری هەریر بێ کۆنتترۆلی ئەمنیەتی شاری هەریر بکە. زۆرترین ڕووداوەکانی ناحیەی هەریر بەهۆی کێشەی زەویزار و کێشەی کۆمەڵایەتی بووە. ماوەی 2 ساڵە ژمارەیەک ڕووداوی شەڕ و تەقەکردنی تیادا بووە. بەو هۆیشەوە زیاتر لە 20 هاوڵاتی کوژرا و بریندار بوونە تا ئێستاش کێشەکانیان بەردەوامی هەیە. ئیسماعیل عوسمان کورسات نیوز ناحیەی هەریر.